بە ناوی یەزدانی مەزن بینەرانی ئازیز و خۆشەویستی کەناڵی مەسیح ناسین ئەم جارش هاتینەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی نوێ لە بەرنامەی کتێبخانەی مەسیح. ئەم جارێشیان بە پشتیوانی خوداوەند دوو نامیلکەتان پێ ئاشنا دەکەین کە ئەوانیش پێکدێن لەمانە. یەکەمیان گفتوگۆیەک لەسەر ئینجیلی بەرنابا و دوو هەم نامیلکەشیان دەستکاری ئینجیلی پیرۆز ڕاستیەیان بوختانە. ئەم نامیلکەیە باس لە نووسراوی ساختەی بەرنابا ئەکات کە مێژ و نووسان وای بۆ دەچن لە سەدەی 16ەمان نووسراوێت بۆ چاواشەکردن و بەلا ڕێدابردنی مرۆڤایەتی لەسەر بیر و باوەڕی مەسیحی. ئەم نووسراوە ساختەیە بۆیە ناونراوە نووسراوی بەرنابا بۆ ئەوەی وا پیشانمان بدەن کە نووسراوی بەرنابای نێردراوە، بەڵام لە ڕاستیدا هیچ پەیوەندێکی بە بەرنابای نێردراوە نییە و چونکە 1600 ساڵ جیاوازی زەمەنی هەیە لە بینی بەرنابا و ئەم نووسراوەدا. لە دوای ئاشکرابوونی ئەم نووسراوە ساختەیە کە نووسراوی بەرنابایە، ناوەندە زانستە ئیسلامیەکان بە خێرایی هەوڵیاندا وەریژێڕنە سەر زمانی عەرەبی، بەڵام دوایی بۆیان دەرکەوت کە دژیەکیەکی زۆر لە نێوان نووسراوی ساختەی بەرنابا و قورئاندا هەیە. بۆ نمونە لە قورئانە ئەڵێت ئاسمان حەوت چینە یاخود حەوت تەبەقەیە، بەڵام لە نووسراوی ساختەی بەرنابادا دەڵێت ئاسمان 9 چینە یاخود 9 تەبەقەیە. نمونەیەکی تریشیان لە قورئانە ئەڵێت عیسا مەسیحی منتەزیرە، بەڵام لە نووسراوی ساختەی بەرنابادا دەڵێت محەممەد مەسیحی منتەزیرە. سەری ئەم نامیلکەیە دکتۆر فریس سامۆئیلە وە ژمارەی لاپەڕەکانی ئەم نامیلکەیە 44 لاپەڕەیە. نامیلکەی دووهەم کە نامیلکەی دەستکاری ئینجیلی پیرۆز ڕاستیەیان بوختانەتان پێدەناسێنین. ئەم نامیلکەیە بە هەمان شێوە نووسەرەکەی دکتۆر فریس سامۆئیلە و پێک دێ لە 16 لاپەڕە. ناوەڕۆکی ئەم نامیلکەیە ئەوەمان بۆ دەسەلمێنێت کە بە هیچ جۆرێک دەستکاری ئینجیلی پیرۆز نەکرا و تەنها بوختانە بەدەم ئینجیلی پیرۆزەوە دەکرێت. بۆ ئەم مەبەستەیش چەند بەڵگەیەکمان بۆ دەهێنێتەوە کە بەڵگەکانیش ناوەچین و بەڵگەی ناوەچین و بەڵگەی دەرەچین. یەکێک لە بەڵگەکان ئەوەمان بۆ دەسەلمێنێ کە هەموو نووسراوەکانی ئینجیلی پیرۆز بە ناوی قوتابیەکان و نێراوەکانەوە نووسراوەتەوە. و یەکێکی تر لەو بەڵگانە دەیان هەزار دەستنووس ئێستا لە مۆزەخانەکانی جیهاندا هەیە و شایەتی ئەوەمان بۆ دەدات کە ئینجیلی پیرۆز دەستکاری نەکراوە. بۆ دەستکەوتن و خوێندنەوەی ئەم دوو نامیلکەیە تکایە پەیوەندی بکە بەو ناونیشانەی لەسەر شاشەکە نووسراوە. بینەرانی ئازیز و خۆشەویستی بەرنامەی کتێبخانەی مەسیح، تکایە خۆت بگەڕێ و ئینجیلی پیرۆز بخوێنەرەوە و خۆت دیراسەی ئینجیلی پیرۆز و وتەکانی مەسیح بکە بۆ مرۆڤایەتی. بزانە لە غەیری خۆشەویستی و پێکەوە ژیان و ئاشتی و ژیانی هەتاهەتایی هیچ وشەیەکی خراپ یان نابەجێی تیان نییە. لەبەر ئەوە ئەوانەی کە بوختان و درۆ بەدەم ئینجیلی پیرۆزەوە ئەکەن تەنها لە ڕاستیەکان ئەترسن. ئەزانن هەر کەسێک ئینجیلی پیرۆز بخوێنێتەوە ڕاستی و دروستی دەدۆزێتەوە و دوای خوداوەندی ڕاستەقینە و خۆشەویستی دەکەوێت. بینەرانی ئازیز و خۆشەویستی بەرنامەی کتێبخانەی مەسیح، بەم جۆرەش هاتینە کۆتایی ئەڵقەی ئەم جارەمان. هیوادارم ئاشتی و خۆشەویستی مەسیح بڕژێ بەسەر ماڵەکانتانە تا بەرنامەیەشی تر و زنجیرەیەکی تر ئاشنا ئەبینەوە بە ئێوە. بە خوداوەندتان دەسپێرم.